وانەی پێشوو ئەو دیالکتیکەکە لە نێوان دوو تەسەورایە یەکێکیان زۆر زانیە کە ئەمە لە مرۆڤە حەزێکە و داوایەکە و دەبێ مرۆڤ شوێنی بکەوێ و حەزێکی شار کۆتایی نایە لەگەڵ ئەوەی کە ئایا ئەمە زانین حەزە بۆ خۆشیە چییە زانین تاوان ئەمە خۆی کێشەکە لەوێەوە سەرچاوە دەگرێت کە تێگەیشتنی ئێمە بۆ زانین چییە یعنی بەچی دەڵێن زانین و بەچی ناڵێن زانین و یەکێک زۆر جار کێشەکان لێەوە دووست دەبن دووشت هەیە پێکەوە تێکەڵ کراوە و یەک ناویان لێنراوە و هەردوو کەسەکە هەمان ناو بەکاردێنن بۆ نمونە زانیاری و زانین دووشتن وەکو یەک بەکاردێنێ یعنی زانین لە جاتی زانیاری بەکاردێنێ زانیاری لە جاتی زانین بەکاردێنێ کابراکە مەبەستی لە زانیاریە پێت دەڵێ زانین مەبەستی لە معلوماتە پێت دەڵێ معرفە معرفەی فڵانی لە کاتێکە زانیاریە لەبارەی فڵانشتەوە وا من نەبکەین ینی لە ئاستی بیرمەندەکانی شام هەڵانە هەیە ینی معرفە جاری وا هەیە بەکارێنراوە لە بری زانیاریە خۆی کراوە بە معرفە و دیکارتیش لە ئەندێ شوێنە هەردووکی ینی کە ئەم تێکستە نازانیم تا چەند دەقیقە تەرجەمەکەی بەڵام جاری وا هەیە زانیاری بەکاردێنێ جاری وا هەیە زانین بەکاردێنێ جاری وا هەیە معارفەکان بەکاردێنێ معارفەکان ئەگەر لە وشەی عورفەوە وەرگیرابێت دروستە یعنی ئەو کتێبانەی خوێندن کە تۆ کتێبی فێرکاری بەمانە دەوتێ معارفە و بەڵام دەی لە معرفەشەوە هاتووە لە زانینەوە هاتووەمان دێ ئشکالت بۆ دروست دەکات و ئەسڵی مەوزوع ئەوەیە دەبێ ئێمە لە خۆمانە خەتێکی تۆخ لە بینی زانیاری و زانینا بکێشین کە ئەم خەتەمان کێشا زانیمان حدودەکانیان چۆنن ئەو کاتە شتەکان ڕۆشن دەبن بەبێ جیاکردەوەی زانین و زانیاری ئێمە لەم کێشەیە کە ئێستا کەوتووەتە ناوەم دیالکتیکەوە دەرباز نامی بە من هەوڵ دەدەم لەوانەیە بەشکم بتوانم ینی زیاتر ڕەوە ینی جیاوازیە لە نێوانە و زانین و زانیاریە بکەم بۆ شتەکان ڕۆشنتر بن تامان دوایەوە کە ئیدۆکس بەرامبەر تەسەورەکەی فسمۆن ئەوە تەرح دەکا کە ئەمە وانە کە تۆ پێت وایە حەزێکە کۆتایی نایە و دەردێکە نەخۆشیەکە دەرمانی نیە و تۆ هەر دەبێ هەر بەردەوام زانی ئەوە تەرح دەکا کە عەقڵ دەتوانێت حدود بۆ ئەم زانینە دانێەوە داواش داواکردنی داواکاریش بۆ زانین ئەگەر داواکارێکی ڕاستەقینە بێ ئەویش مەحدودە هەر عەقڵ خۆی مەحدودی کردووە یعنی کەواتە ئێستا لە بەردەمەوەین دوو تەسەورە ئەوەیان دەڵێ مرۆڤ توانای زانینی مەحدودە لەگەڵ ئەوەی کە مرۆڤ توانای زانینی نامەحدودە بێسنورە طبعا ئەمە ئەگەر ینی ئەم وتەیە ئەمەی کە ئاوا ئەم تەسەورە ئەم واو شەڕێکە لەسەر ئەمە دروست دەبێت و جەنگە لە نێوانەوەی کە ئینسان توانای زانینی سنووردارە لەگەڵەوەی کە ئینسان توانای زانینی بێسنوورە لە ڕاستیە خودی کێشەکە لە مەوزوعی گیانەکردنەوەی زانیاری و زانینە زانین پەیوەندی بە بنەماکانەوە هەیە لەبەرەوە مەحدودە و ئەوەی عەقلیە مەحدودە ممکن نە مەحدود بێت بەڵام ئەوەی کە مەحدودە شتانێکی لێ دەکەوێتەوە دەکرێت زۆر بن لە ئەژمار نێن لە ژمارە نێن بۆ نمونە لە کوردیا هەر لە زمانە نمونەیەکتان بۆ وەردەگرم چونکە ڕۆشنە لە ڕێزاتی شاهر بە هەمان شێوە دەتوانێت نمونە وەرگری بۆ یاسای کۆکردنەوە باوەڕ یاسای کۆکردنەوە یاسایەکی مەحدودە بەڵام تۆ دەتوانی بێ ئەژمار هاوکێشە دروستکەیت یعنی وەکو بڵێ هاوکێشەی بیرکاری بەم یاسایە دروستکەیت و لە جێبەجێکردنیشە هەمان شێوە یعنی تۆ بۆ نمونە دەتەوێت کۆمەڵە شتانێکت هەیە لە شوێنەکایە بیانژمێریت
یا کۆیان کەیتەوە کاتیان بابەتانە دەگۆڕێ من لێرە کۆمەڵە سێو کۆ دەکەمەوە لەویا کۆمەڵە پرتەقاڵ کۆ دەکەمەوە لەویا کۆمەڵە شتی تر کۆ دەکەمەوە ئەمە هەر کۆکردنەوەکار خۆیەتی ینی بنەماکە هەر خۆیەتی لە کۆکردنەوەی هەموو ئەو شتانەی کە هەیە بەڵام ئەو شتانەی کە کۆیان دەکەینەوە چی زۆرە یعنی وەکۆ وایە بڵێ من دەمەوێ بزانم ینی ئێمە دەزانین سێوێک و سێوێک دەکاتە دوو سێو بۆ من دەمەوێ بزانم پرتەقاڵێک و پرتەقاڵێکی بکاتە دووێن ئەمە ینی پێویست داکات تۆ کە ینی تۆ بەبێ ئەوە تاقیکەیتەوە دوو پرتەقاڵ بێنی لەگەڵ یەکا کۆیان کەیتەوە بکاتە دوو تۆ دەزانی دەکاتە دوو ینی زانین دوایەوە بڵم با دوو دەرزی کۆکەمەوە اینجا دوو کتێب کۆکەمەوە اینجا نازانم چی دوو کورسی کۆکەمەوە دوو مرۆڤ کۆکەمەوە دوو خورما کۆکەمەوە توزانم یەک دنیاشتی تر وەکو وا بێ تۆ هەر جارێکە ئەمانە کۆت دەکەیتەوەش بگەی بە شتێکی تازە لە کاتێکا لە هەر جارێ ئەمانە کۆت دەکەیتەوە تۆ ئەماشت دەکەیت و ئەوەی کە لەمە دەکەوێتەوە ئەوە زانیاریە ینی بۆ نمونە لە زمانی کوردیا دەڵێ ئازاد نان دەخوا یاساکەی ئاوایە بکەر بەرکار کار ئەمە یاسای ڕستەی ئاسایی زمانی کوردیە بەڵام لە عەرەبیا تەبعاً کار دێتە پێشەوە ئەم یاسایە دەگۆڕێت تۆ بەپێی ئەم یاسایە دەتوانی چەندەها ڕستە بڵێیت کاتێک کە تۆ مەبەستت لە یاساکە بوو دەرکردن بە یاساکە زانینە بەڵام کە تۆ دەچی ئەم یاسایە تاقی دەکەیتەوە لەویترە لە وشەکانە فەرەزەن دەڵێ ئازاد نان دەخوا بە ئازاد بکەم بە نەوزاد نەوزاد نان دەخوا باشە بانانەکە بکەمە چی پرتەقاڵ ئازاد پرتەقاڵ دەخوات با خواردنەکە بکەمە خواردنەوە ئەمانە تۆ هەرچی دەیگۆڕی چییە هەر لە هەمان بنەما دەرناچێ ینی بنەماکە یەکە بەڵام دەرکەوتەکانی ئەم بنەمایە ئەوەی کە لەم بنەمایە دەکەونەوە چییە زۆرە وە زانینی ئەوەی کە زۆرە جیاوازە لە زانینی بنەماکە بە معنایەکی تر کاتێک کە من مەبەستم ئەوەیە بزانم پێویستم بە زانینی بنەماکەیە چونکە بە زانینی بنەماکە هەر کاتێک بمەوێت دەتوانم ئەوی تر بزانم ینی بۆ نمونە بڵێن ئەگەر ئێمە ئازاد و سێوێک و خواردنمان هەبێ چۆن ڕستە کوردیەکە دەڵێن ئازاد سێو دەخوا ئەوە شتێکم زانی ئاوا دەیڵێ بەس ئاوا وتنەکە ئاوا دەیڵێ لە ڕاستیان لە خودی یاساکە هەیە ینی شتێک نییە تۆ شتێکی تازە بدۆزیت بۆ نمونە لە فیزیا مەودای بینی دوو ئەستێرە بە قیاسێک تەحدید دەکەیت ئەی مەودای بینی دوو ئەستێرەی تریژەر بامان تاس تەحدید دەکەیت مەودای بینی ئەم دوو ئەستێرە دابنێ ملیۆنێک کیلۆمەترە مەودای دوانەکەی تر ملیۆنێک و 100 کیلۆمەترە مەودای بینی دوانەکەی تر ئەمە هەمان شتایانی و ئەوەی گرنگە ئەم من قیاسەکە دەزانم ئیتر ئەوی تر با من بزانم مەودای بینی ئەو دوانە چۆنەوە ئەمە فزولیەتە با بزانم مەودای ینی فزولیەت دەکەوێتە ناو بەکارهێنانی قیاسەکەەوە لەبەر ئەوە ینی وەکو بڵێ ئەوەی شوێن زانین دەکەوێت شوێن ئەوە دەکەوێت کە یەکە و دەکرێ چەنەها شت ینی زۆرێک لە شتەکانی پێ دیاری بکرێت و ئەوە شوێن زانیاری دەکەوێت شوێن چی دەکەوێت شوێن ئەو معلوماتە دەکەوێت کە بەپێی ئەم بنەمایە بەرهەمدێت بۆ نمونە تۆ بە قیاسێک ئەوە دەپێوی کە دووری بینی مانگ و زەوی ئەوەندەیە ئەمە دەبێتە زانیاریەک ئەم کەسەی کە فزولیە ئەم زانیاریە دەوێت بەڵام دوای ئەوەش حەز دەکا بینی زوحەل و بۆ نمونە مانگ بزانێت چەنە بەس ئەوی تر کە بنەماکەی لایە و گرنگی بە بنەماکە دەدا ئەوە نابێتە مەوزوعی کە بە ئەو بینەش بزانم وەڵا با شتێکی تریش بزانم بینی ئەی خۆر و نازانم ئەمە
ئیتر جۆرێک لە فزوولێت دروست دەکات یا دەچیتە ناو حەدیقەیەک گوڵ دەبینی با بزانم چەند گوڵی تریش هەیە گوڵەکانی تریش ینی ئەم زانیاری کۆکردنەوەیە لەسەر گوڵەکان ئەمە زانیاریە یعنی زانیاری چییە خۆی ئەوەیە کە ئێمە لەبارەی دەرکەوتی بنەمایەکەوە دەیزانی نەک لەبارەی بنەماکە خۆیەوە ئەی زانین چییە زانین ئەوەیە کە بنەماکە دەزانین وەلە بنەماکەوە ئێمە دەتوانین ئەو شتانەی تر بەدەست بێنین یعنی کەواتە زانین عەقڵ ئێمە عەقڵ چیمان نیشان دەدا عەقڵ بنەماکەمان نیشان دەدات نەک زانیاریەکە یعنی زانیاری بەڕاستیش ڕەبتی بە عەقڵەوە نییە زانیاری ڕەبتی بە زاکیرەوە هەیە یعنی ئەم کۆمپیوتەرەی من زاکیرەی هەیە زانیاری تایە مێشکی ئێمە زانیاری تایە وە زۆرزانەکان ئەوانن کە مێشکیان پڕ دەکەن لە زانیاری بەڵام بەبێ ئەوەی بزانن بنەمای ئەم زانیاریەی هەیەیانە بەپێی چی ئەم شتە ئاوایە ئەمەی کە ئەو لایەتی بەپێی چی ئاوایە لەبەرەوەی ئەوەی زانیاری لایە لە ڕاستیە هەرگیز بی لە بنەماکە ناکات وەک کێشەکە لێرایە لێرەوە ئەو شتانە دروست دەبێت کە ئێمە پێویستمان بە تحقیقکردنیە کەسێک دێت دەڵێ حکمێک دەدا لەبارەی شتێکەوە دەڵێ ئەرێ چۆنم حکما وایە دەڵێ فڵانە عالم وتی ئیتر لێرە نەقڵ شوێنی عەقڵ دەگرێتەوە و زانیاری زانەکان ئەوە بەحری علمن بەحری علمن یانی چی یانی زانیاری دنیایە خستوەتە ناو مێشکیانەوە بەڵام لە عینی کاتا پرسیاریان لەبارەی زانیاریە کە ڕاست و دروستی زانیاریەکانەوە لێکە ئەو پرسیارە قەدەغەیە بۆچی چونکە ئەو زانیاریە وەکو وا بێ یەکلا کرابێتەوە و دانرابێت و دەبێتتر یانی شتێکی بەڵگەنەویستە نابێت پرسیار لەبارەی دروستی و نادروستیەکەیەوە بکەیت ئەوەی پرسیار لەبارەی دروستی و نادروستیەکەوە دەکات ئەوە کێ ئەوە دەیەوێ بگات بە زانینی شتەکان زانینی شتەکان یانی گەیشتن بە چێتی شتەکان گەیشتن بەو بنەمایی کە ئەم شتانەی تری لێ دەکەوێتەوە وە بنەماکان مەحدودن و ئەوەیش کە ئەم لەم بنەمایە دەکەوێتەوە چییە دەکرێت فعلەن ئەوەندە زۆربێ ئێمە حەد ئەسڵ نەتوانین ینی هەمووی هەر کۆکەینەوە لە ناو مێشکمانە بەرگەی ینی ئەوەندەینی نەبێت قودرەتی هەڵگرتنی ئەو زانیاریانەی لەبەرەوە دەبێ ئەمە جاکەینەوە ئەپستمۆن تەبان ئەگەر ئێمە شوێنی ئەم زانیاریانەکەوی حتا بچین هەر هەیە یعنی تۆتر دەتەوێت زانیاری و لەسەر هەموو شتێک دەبێ ئەم زانیاریە لەسەر هەموو شتێک ئەسڵەن لە قودرەتی توانین ئەوەی کە ئێمە دەڵێن هەموو شتێک بزانین لە قودرەتی مرۆڤانیە زانیاریە لەبەر چیشە لەبەر کەمیەتەکەیەتی یعنی لەوێوە نییە کە عەقڵمان دەرک بەشت ناکە یعنی ئێمە ناتوانین هەموو معلوماتەمان لەسەر ئەو هەموو شتانە هەبێکە هەیە بۆ نمونە ناتوانین ئێمە معلوماتمان لەسەر ئەو هەموو ڕۆکانە هەبێکە لە سەر کوڕی عەرزەیە و ئێستەش ئەو زانیاریانەی کە خراوەتە ناو دووتوێ کتێبەکان و وەکو زانیاری هەڵگیراوە لەبارەی جۆری ڕۆکەکانەوە هیچ تاکو کەمترە زۆر کەمترە لەو ڕۆکانەی کە هەنوو زانیاریان لەبارەوە نەک ئەو زانیاریانەی ئێمە تەنانەت لەسەر زمانەکان ئەمانەیە یعنی لەم دواییات تەنانەت ینی وەکو هەندێک زمان هەیە کە زانراوە ئەم زمانانە هەیە و خەڵق قسەی لێ دەکات و لەو ڕۆوە لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنەی مەوزوعی زانیاری و بەدەستهێنانی زانیاری کەچی شتانەکە هێشتاکو هەرچیە شتانێکی زۆر هەیە نەزانراوە فەرزەن لەسەر مێرووەکە تۆ بتەوێ هەموو جۆرە مێرووەکان کە هەیە یعنی جاری وایە تۆ هەر لە شوێنەکە دانیشتی وا دەبینی هەرگیزە نناوینیە کەس نازانێت چیە ئێمە هەر ناوی مێشولە و مێش و نازانم چی دەزانین شتانێکی تر هەیە نە مێشولەیە نە مێشە نە ئەو شتانەیە ئێمە دەیزانین شتێکی ترە نە پەپولەیە وە شتێکە قەت نەبینەوە ئەی ئەمە ئیتر من ئەوەی کە بە شوێن زانیاریە دەگەڕە چی دەکا ئامانە کۆ دەکاتەوە ئەوەندە مێروو هەیە ئەوەندە بەژمارە قسە دەکاتەوە وەکو وا بێت شتێکی عەجایب بێت وە شوێن عەجایب کەوتووە ئەوەی کە عەجایبە سەر چاوەکانی فەرزەن تۆ بتەوێ بزانی چەند کانی لەسەر کوڕی عەرزەیە
کانی کەس نازانێت چەند کانی لەسەر لەوانەیە بۆ نمونە خەڵکی ئەورامان هەر هەمویان وەک کوردستانەوەی کە لێرە حکومەتی ئەمانە نازانێت چەند کانی لە شاخەکانی هەورامانەیە یانی لەوانەیە کانی وا هەبێ کەس تا ئێستا ڕێ نەکەوت بێتە لە کاتێکا مەساحەکە خۆ مەساحەیەکی کەمیشە ئەمە زانیاریە ئەمە مانجیا کردەوەی تر مشکلەکە حەل دەبێ ئەو مشکلەیە حەل دەبێ ئەرێ مرۆڤ دەتوانێت هەموو شتێ بزانێ یان ناتوانێت بیزانێ وەک چی وەک معلومات یا وەک بنەما تۆ یەک بنەمات هەیە تەفسیری یەک دنیا دیار دەکەوێت یەک بنەمایە بەس تەفسیری ئەسڵ دیاردەی زۆر زۆر ورد دەکا شتی زۆر ڕووداوی ورد بچوو کە ڕوو دەدا لەگەڵ ڕووداوی زۆر گەورە کە ڕوو دەدا ئێستا خۆ یاسا فیزیکەکان مەحدودن ئەوەی کە گەردوون پێیان دەسوور هەڵسو کەوت دەکات یاسای مەحدودن کەس ناتوانێت بڵێ نامەحدود بەڵام دەرکەوتەکانی ئەم یاسایە یاسای بۆ نمونە یاسای جوڵە دەرکەوتەکانی جیاوازن ینی تەنەکان جۆری جوڵەکەیان شێوازی جوڵەکە تۆ بتەوێنکەی دیاریکەیت چۆن دەجوڵێتەوە بەڵام بنەماکە کە ئەم جوڵەی لەسەر ڕاوەستاوە هەمان شتە نەگەرەوە ئێستا بۆ نمونە تۆ لە یاریەکی وەک شەترەنجدا یاساکان چی مەحدودن بەڵام ئەو دەرکەوتانەی لەو یاسایانە دەکەونەوە نامەحدود یعنی چی نامەحدودن یعنی ئەگەر ئەو یاریانە بێنین کە کراون زۆر بەدەگمەن ئەو یاریانە جوڵەکانیان دووبارە بۆتەوە یعنی ئەگەر نەخشی ئەو نەخشەی کە ئەسپێک لەسەر ڕوقعەکە دەیکێشێ هی یاریەک لە یاریەکان بە چەند خانە جوڵاوە چەند جوڵاوە ئەم خەریتەیە وەرگین زۆر زەحمەتە دووپات بێتەوە لە دوو یاریە کە هەمان ئەم ئەسپا لەو یاریەشە بە هەمان نەقلە جوڵاوە یعنی لەوە چۆتە ئەوێ لەوە چۆتە ئەوێ لەوە چۆتە ئەوێ بۆ ئەمە نامەحدودە وە تەنانەت پێشبینی نەکراوە یعنی ناکرێتەوە پێشبینی بکەین کە دوو یاریزانی شەترەنج یاری دەکەن فیلی یەکێکیان بە چ نەخشەیەک یعنی هەر بەپێی یاساکان دەجوڵێتەوە بەس ئەو نەخشەیە کە لە کۆی نەقلەکان دووسی دەکەن جوڵەکان چ نەخشەیەک یعنی نەخشەی یاریەکە و دیار نییە تۆ بتوێ بڵێ من دەمەوێ هەموو ئەم نەخشەی یاریانە بزانم ئەمە چییە ئەمە شتێکی ڕەبتی بە زۆر زانیەوە زانیەوە ئەو زانینەی کە حەزم خۆشە بزانم یعنی هیچی تر ئەی ئەوەی خۆش نییە بزانم خۆیلاقێ بە خۆش و ناخۆشەوە نییە چیە زانینی بنەماکەیە و ئەوەی معنایەکی هەیە تۆ بیزانی لە ڕاستیە زانینی بنەماکەیە ئەو زانیاریە زۆرە نییە کە تۆ لەبارەی مار و مێر و دار و دیوار و چەند درەخت و چەند جۆرگەنم و چەند جەر ماسیمان هەیە و ئەرێ هەریەکەیان چۆن نان دەخوا و چی دەکات و ئەم زانیاریان بەڵام بۆ نمونە ژیان لە ڕووی زیندە وەرزانیەوە ئەم ماسیە چۆنە ناسە دەدا و ئەمە ئیتر تۆ دەچیتە ناو بنەماوە لەبەرەوە دەبێت جیاوازی بکەین لە نێوان ئەوەی کە دەیەوێت بنەماکان بزانێ کە دەتوانن ئەو بنەمایانە تەفسیری وەرس و کەوتانە بکەن کە دەکرێن ئەو دەرکەوتانە بکرێن کە دەکرێن لەگەڵ ئەوەی کە دەرکەوتەکان دەیەوێت بزانێ وەوەی دەرکەوتەکان دەیەوێت بزانێەوە بۆ وایە حەز دەکات بچی هەموو دنیا بگەڕێ بۆی بزانێت چیەیە و چه شارێکەیە اینجا بێتەوە باسی کاچوون بۆ فلانە شار ئەو شتەی تیا بوو یانی ئەم حکایەتانی کە شتانێکی زۆر زۆر لە ڕاستیا مناڵانە ئەگەر تۆ بێت و ئەمانە بەزانین بزانین ئەمانە زانینی ئیتر ئەلێرەوە هەست دەکەم بەرەبەرە تێکستەکەی تر ڕۆشن دەبێتەوە کە ئیدۆکس دەیەوێت چۆن لەگەڵ ئپسمۆنا قسە بکە کە ئپسمۆن پێی وایە ئەم زانیاری کۆکردنەوە و زانینە لای ئەو زانینە بەڵام لای ئیدۆکس ئەمە زانین ئپسمۆن دەڵێ تاوان هەر خۆی ئەتیا بەوە دەکات دەڵێ بەڵێ دەمێکە بیستومە خواستەکانمان توانای ئەوەیان نییە بگەن بەو شتانەی کەوا دەیان بینین مەحاڵ بن بەڵام توانای ئەوەمان پێ دەدەن کە شتانێکی زۆر بزانین و ئەوەش بەڵگە بە بەڵگە نەویست بزانین کە توانای ئەوەمان هەیە فێریان
زانینی ئەوانەشەر ئەوەندە نییە کە زانینێکی ڕاست و دڵخوازە بەڵکو سوودێکی زۆریشی هەیە بۆ هەڵس و کەوتمان لە ژیان داخل من بزانم توزانم فلانە حەشەرە چەند پێی هەیە سوودی چی دەبێ هەبێ بۆ ژیانمان هەڵێ هەرگیز باوەڕشم بەوە نییە کەس ئەو شتانە بەقەدەر پێویست بزانێت یعنی بەقەدەر پێویست ئێمە نایانزانین بۆ ئەوەی لەبەر ئەوە یعنی ئەمە وا دەکات کە بەقەدەر پێویست ناتوانین بیانزانین دوای ئەمە چی ڕوودەدا ئەگەر بەقەدەر پێویست نەمانزانی پاساوێکمان دەست دەکەوێت بۆ ئەوەی بەردەوام بزانین یعنی نەزانینی ئێمە لەبەر ئەوەی هەموو شتەکان نازانین ئەوە خۆی چییە فزولیەتەکە دروست دەکات ئێمە دەمانەوێت هەموو شتێک بزانین وەکو وا بێ شەڕ لەگەڵ نەزانی خۆتە بەس ئەم نەزانیە دەبێت بزانین نەزانی سوکراتی نییە نەزانی سوکراتی ڕەبتە بە بنەماوە سوکرات کە دەڵێ دادوەری چییە یەکسەر پرسیار لە بنەما دەکات معلومانیە کێ دادوەر بۆ کێ دادوەر نەبوو مشکیلەی سۆفستاییەکان لەگەڵ سوکراتە ئەوەیە کاتێکان پرسیاریان لێ دەکا دادوەری چییە دەڵێن فلانە کەس دادوەر بوو هەم جوابی پرسیارەکە نییە ئەویش دەڵێ خۆ من نەموتوە کێ دادوەرەوە کێ دادوەر نییە دادوەری خۆی چییە نە کێ دادوەرەوە کێ دادوەر نییە کێ دادوەرە و کێ دادوەر نییە پرسیارێکی ترە بە سۆفستایی لەبەر ئەوە هەموو ئیشی لەسەر معلوماتەکەیە یعنی پێی بڵێ دادوەری چییە دەڵێ فلانە کەسە سەری فلانە کەس بکەیت دادوەری دەبینی پێویست ناکات بزانی چییە تۆپی پێ چییە تۆپی پێ میسیە میسی سێرکە ئەوەی تر تۆپی پێ هەمووی دەزانی ئەمە ینی هەموو بەردەوام شتەکە دەچێتە ناو دەرکەوتەکەەوە ینی ئەوەی شتێکە لە شتەکان چی دەکرێتە کولەکە ینی ئەمە بە جزکردنی کولە ئەوەی دەرکەوتەیە بە دەرکەوتەکردنی بە بنەماکردنی دەرکەوتەیە دەرکەوتەکانە کرد بە بنەما ئەمە تاوان دیکتاتۆری لەوێ دروست دەبێت فەرزان دیکتاتۆر کێنە دیکتاتۆر سیستەمە خودی سیستەم ینی دیکتاتۆر شتێک نییە لە ناو سیستەما بە پێی سیستەم بجوڵێتەوە ینی دانەیە کە بووە بەچی بۆ بە خودی سیستەم و لێرەوە کاتێک ئێمە دەرکەوتەمان وەکو بنەما دەرکەوتەکانمان کرد بە بنەما ئەم کێشانە دروست دەبێت ئەو کاتە زانین وجودی نامێنێت یعنی من دەڵێم دادوەری چییە ئەو بڵێ فلانە کەس دادوەر بووە ئەی فلانە کەس بۆ ئاوا ئەمە وەکو قسەی هینە شەڕ قسەیەک وایە کە هیچ زانینێکی لێ ناکەوێتەوە کە ئێمە ڕۆژانە دەیکەین ئەی تۆ بۆ ئاوا ئەی تۆ بۆ ینی شتەکان شەخسانە دەکرێن لە شەخسێکە لە کاتێکا شەخسێک ئەگەر دادوەریش بێ دەرکەوتەیەکە لە دەرکەوتەکانی دادوەری یعنی هەر مرۆڤێکی دادوەر دەرکەوتەیەکە لە دەرکەوتەکانی دادوەر یعنی بە پێی بنەمای دادوەری چی کردووە هەڵسوکەوتێکی کردووە بەڵام ئەم هەڵسوکەوتە هەرگیز دووپات بوونەوەی هەڵسوکەوتی کەسێکی تری دادوەر نیە یعنی ئەو کەسانەی کە دادوەرن هەمان هەڵسوکەوت دووپات ناکاتەوە بە دووپاتکردنەوەی هەڵسوکەوت دادوەری بەرجەستە نابێت یعنی کەسێک دادوەر بۆ چی کردووە بۆ ئەوەی دادوەر بێت چۆن هەڵسوکەوتی کردووە تۆ بێت هەمان هەڵسوکەوت بکەیتەوە تۆ دادوەر نیت چونکە لەوە بنەماکە بەرجەستە دەبێت دەرکەوتی بنەماکەیە بەڵام لە تۆ دەرکەوتی بنەماکە نیە تۆ تەقلیدی دەکەیتەوە وە بنەماکە چیە تەقلیدکردنەوە ئەوە لێرەوە معلومات و تەقلید و مەوزوعی تەقلید و معروف گواستنەوەی زانیاری و ئەمانە کە بەبێ فەحەزکردنی ئەم زانیاریانە دەست پێ دەکات ئەو کاتە ئەو شتە ڕاستە بۆچی چونکە لەو شوێنەوە وەرگیراوە یعنی سەرچاوەکە چێدا وەکو وابێ سەرچاوەکەت ساغی کاتەوە کە ئەو شتە ڕاستە ئەڵێ ئەو قسەیە کردووە سەرچاوەکە چییە دەگەر بڵێ سەرچاوەکەم فلانە کتێبە ما باشە ڕاستەوە ئەو سەرچاوەکەی فلانە کتێبە نا ئەو سەرچاوەیە مەهینە بڕوا پێکراونی بڕوا پێکراونێ یانی چی یعنی پێشتر تەحدید کراوە شتێک بە شتێک دانراوە ئەم شتە سەرچاوەی ڕاستی شتەکانە لە کاتێک کە ئەمیش خۆی یعنی ئەگەر بەرجەستەکەری ڕاستیەکەش بێ ناتوانێت چی بکە ناتوانێت ببێتە خاوەنی ڕاست خودی ڕاستیەکە خۆی وە دەبێ ئەم شتانە جیا بکرێن ئەو دەڵێ بەهۆی ئەمەی کە ئێمە ناتوانین هەموو شتێ بزانین ئەمە وای کردووە میشە کۆمەڵەوەکارێکی ڕەوا هەبێت وامان لێ بکەن خواستی نا ڕەوا هەبێ وای لێ بکەن خواستی ئەوە هەبێ شتانێکی زیاتریان لێ بزانێت یعنی لەبەرەوەی مرۆڤ
ناتوانێ هەموو شتێک بزانێ لەبەرەوە ئەو خواستەی تیا دروست دەبێت کە شتانێکی زیاتر لەو شتانە بزانێ یعنی بەهۆی نەزانینمانەوە ئێمە دەبێت بزانین ئەمە تەبان سەرسەتەیە بۆ ڕەبتیشی بە تێکەڵکردنی نێوان بنەما و دەرکەوتەکانیەوە هەیە زانینی بنەما و زانینی دەرکەوت زانینی ئیدۆکس لە بەرابەراچی دەڵێ ئەڵێ دەبێت ئێوە چی بە من بڵێن ئەگەر پێتان بڵێم من خواستم بۆ فێربوونی هیچ شتێک نییە تەبان مەبەستی لە چییە لە فێربوون لێرە لەو زانیاریانەیە ینی تااقەتی زانیاری کۆکردنەوە ئەم شتانەم نییە ئپسمۆن کە تۆ باسییان دەکەی ئەمانە هەر بۆ من حەجمانای نییە ئەڵێ چۆن دیۆجین تەنها بە بەرمیلە کۆنەکەی خۆی دڵخۆش بوو بەرمیلێکی کۆنیە بوو لەناو بەرمیلەکە ئایتر دەخۆت بەوە بەس ئەو دڵخۆش بوو بۆ بەرمیلێکە هەیەی دیۆجینەوەیەکە لە کەسە گریکەیەکە زۆر ینی گرنگی بە دنیا نەداوە وا وێناکراوە کە بەرمیلێکیە لە ناو بەرمیلا خەوتووە یانی وەکو ئەتیادی وەکو هەر حیوانێکی تر ژانی بردووەتە سەر و لە عین کاتیشا ژیا و هیچ کێشەیەکی لە ژیانە نەبوو زۆر هێنش بووە ینی خۆشبەخت بووە ینی ئەسکەندەر حەسوودی بە دیۆجین نەبات ئەڵێ من وەکو وام ینی کە هیچم نییە کە ئەویش هیچی نییە بە بەرمیلەکەی خۆم ڕازی لەبەرەوە تەماحم نییە بەوەی کە بچم ئەوەی دەیزانم ئەوەندە لەو جۆرە لە زانین بەسە ئێتر پێویستم بەوە نییە بچم بگەڕێم شت کۆکەمەوە و معلومات لەسەر دار و بەرد کۆکەمەوە بیزانم ئەڵێ منیش تەنها بە زانینە سادەکەی خۆم دڵخۆشم ینی چۆن دیۆجین بە بەرمیلە ماڵە سادەکەی خۆی دڵخۆشە کە بەرمیلێکە منیش بە زانینە سادەکەی و زانینە سادەی کە ئەمە دڵخۆشم تەمان لێرە زانینەکە زانیاریە ئەنە ئەو زانیاریانەیە کەمانەیە کە ئەو کەسە هەڵی گرتووە بەڵام ئایا من پێویستم بە فەلسەفەکەی نییە ینی فەلسەفەکەی دیۆجین ینی پێویستم بە زانیاری زۆر نییە بەس ئایا ئەمەی کە پێویستی بە زانیاری زۆر نییە ئەوەی کە ئیکتیفا بە بەرمیلێک دەکا لە بنەمایەکەوە ئیکتیفای بە بەرمیلێک کردووە ینی شتێک گەیەوا دەکا کە ئەم بتوانێت ئیکتیفا بە بەرمیلێک بکە بەڵام کەسێکی ژەگەر هەموو دنیا داگیرکە ئیکتیفا ناکە ینی دڵی ڕاستی نا بێ خانوویەکی بیکاتە 2 خانوو بیکاتە 3 کۆش 4 کۆش 10 کۆش کە هەموو شارەکە ببێتە هیە و هەر تێر نابێت هەستەکە هیچتا کوەر نەقسی هیچتا کو هەر پێویستی بە زیاترە حتمما ئەمە فەلسەفەیەک هەیە بنەمایەکەیە وای کردووە کە تۆ ئیکتیفا دیۆجین ئیکتیفا بە بەرمیلەکە بکا بەڵام کەسێکی تر ئیکتیفا بە شارەکەش نەکا ئەگەر خانووی هەموو ینی کۆشکەکانی ناو شارەکەش هەموو ئەڵێ ئایا پێویستمان بە فەلسەفەکەی نابێت ئەمەش تەبەنان بامانشەوە ڕەبتی بە چیەوەی ڕەبتی بە بنەماوە هەیە ینی تۆ فەرزەن فەرق چیە لە بینی ئەوە بۆ ئەگەر تۆ حساب بەشکڵێکی بنەمایی بیرکەیتەوە لە بینی ئەوەی خانوویەکە دەبێت کە تایە بتوانانی ئیسراحەتکەی لەگەڵەوەی 100 خانوو دەبێت بە نسبەتی ئیسراحەتەکەەوە تۆ لە هەرکامیانە ئیسراحەتکەی ڕێمان ئیسراحەت دەبێت ینی کاتێک کە تۆ 100 خانوو دەبێت ینی چی ینی ئەسەن بنەماکە جێهێشت بوو ینی بنەمایەکەیە کە تۆ ڕازی دەکات بەوەی کە ئەمەندە بەسە ڕازی دەکات و نیشانت دەدا ئەوی تر تکراری ئەمەیە تکرار بوونەوەی هەمان شتە سادە تکراری یەکەم منشەی ئەوهامی عادەت ینی فعلا ئەمە هەر عادەت زیادکردنم وامێکە جگە لە وامێکیشی دەنگێک دێت نازانم مۆبایلە چییە مایکەکە باش نازانم باش ئەو زەمەست بە گەرما ناکەن تەبەن گەرمەوە بەس باش ڕاستی پێ ناکەن باش دووادارم خەبەرم نەکردنەوە لە گەرماکە باشە دوای ئەو بزانین چی دەڵێ تەبەن ئیدۆکە سەر پێ لەسەر ئەم ئۆتۆنۆمیەدا دەکرێت و ئەم سنوورداریەدا دەکرێت ئەڵێ زانینەکانی دراوسەکانم زانینەکانی من دیاری ناکەن
یعنی چی؟ یعنی ئێمە قەومێکین ئەو زانینانەی کە خۆمان بەرهەمی دێنین هەن بۆ خۆمان ئەو زانینانەمان بەسە یعنی ئێمە ئەوەندە عەقڵمان هەیە زانینەکانی خۆمان بێنینە ئاراوە پێویستمان بەوە نەبێت لە دراوسێکەمان زانین وەرگین طبعاً ئەو زانینە چییە کە ئێمە لە دراوسێکەمان وەری دەگرین زانیاریە ینی زانین نییە معلوماتە ئەوەی کە لە هەموو دەوروبەرەکەوە دێت ئەمە هەمووی معلوماتە ئەمەی لەقەی بە بنەماوە نییە هەموو ئەوەی کە لە دەوروبەرەکەەوە دێ ناتوانێت بگەێنێ بە بنەمای شتێک لە شتەکان هەر هەمووی ئەوەی کە هەیە و هەمووشی بخوێنیتەوە ناگەیتە بنەما ئەگەر وا چونکە ئەمەی کە هەیە تەنانەت لەبارەی بنەماکانیشەوە یعنی تۆ معلوماتت لەبارەی بنەمایەکەوە هەیە نەکزانین ئەو معلوماتەکەت بۆ نەقڵ دەکات دەکرێ وەکو معلوماتێک بیزانی بەڵام بنەماکەت نەزانیوە زانینی بنەماکە چیە یعنی بتوانی چی پێ بکەیت تەفسیری ئەو شتانەی پێ بکەیت کە بنەماکە تەفسیری دەکات ئێمە دەکرێت بنەماکە بزانین بەڵام ناتوانین تەفسیری هیچی پێ بکەین وەکو وایە بزانین معادلەیەکی حسابی چییە بەڵام چییە نەتوانین هیچی پێ حەلکەین ئەگەر شتێکیشمان ئەوان حەلیان کرد بوو ئێمە پێمان حەل کرد نەقلیکەی نەما ئیشکردن نیە بە بنەماکە ئەڵێ من زانینەکانی دراوسەکانم زانینەکانی من دیاری ناکەن هەر وەک چۆن کێڵگەکانیان کە لە هەموو لایەکەوە دەورێ و پارچە زەویە سادەیان گرتووە کە لێرە هەمە ئەوانیش ینی زەویەکانی ئەوانیش بەرووبوومەکانی ئەوانیش هی من دیاری ناکات ژیانی چۆن ژیانی گوزەران ینی گوزەرانی مرۆڤەکان لەسەر ئەو زەویەیە کە هەیەە و دەکرێت اکتیفا بکەن بەوە بۆ گوزەران ومانەوەیان ئەڵێ بۆ زانینەکانیش ئێمە اکتیفا دەکەین بەوەی کە لای خۆمان هەیە تاوان ئەمە زۆر گرنگە مەقتەعە ینی ڕاستە زۆر سادە وتوێتی ئەمە دوورمان دەخاتەوە لەو فکرەیە کە سەرچاوەی علم یەک سەرچاوەی هەیە لەوێوە علم پەرش دەبێ بەناو هەموو دنیا زانیاری ئەم زانیاریانە پەرش دەبن بۆچی چونکەوان وەسایلیان هەیە و دەکرێت فعلەن زانیاری لەسەر شتانێک بزان و بۆمان بگوازنەوە بەڵام زانین ئەمەی تیانە لەبەرەوە گەر بۆ نمونە ئەوروپیەکان سەرچاوەی زانیاریەکانی ئێمە بن بەڵام ئەوان سەرچاوەی زانینی ئێمە نین وە سەرچاوەی زانینی هەر میلەتێک تاکەکانی ئەو میلەتە خۆیەتی بەڵام زانیاری وەکو هەر کاڵایەک دەکرێت بینێرینە دەرەوە دەکرێت بیفرۆشین دەکرێت بیکڕین دەکرێت هەر شتێکی لەکەین وە زانیاری یەکێکە لەو شتانەی کە ئێستا کڕین و فرۆشتنی ینی باشترین کاڵایە یەکێکە لە باشترین کاڵاکانی دنیا ئێستا زانیاری وە زانیاری کاڵایەکی گران بەهاشۆیە کاڵایەکی هەرزان نییە ئێستا ینی باش بەهێزترین بازاری زانیاریە بەڵام زانین بازاری نییە ئەمە فەرقی بینی زانیاری و زانین زانین بازاری نییە کە بازاری نەبوو یانی چی ینی ئێلانا دەبێت خۆت بیزانی پێویست دەرەوەی خۆت کۆمەکت ناکات لەبەرەوە دیکارت دەڵێت دراوسەکانم کۆمەکی من ناکەن وەکو چۆن من پارچە زەویەکم هەیە و لەسەری دەژیم و بە سنوورێک ئەوان لە من جابوونەتەوە و هیچ شتێکی ئەوان من لەسەر ئەم پارچە عەرزە ئەو بەرهەمە بەرەم دێنم کە دەتوانم پێ بژیم و پێویستم بەوانی کردنی و ئەکتیفای زاتی دەکەم یعنی چی ینی من ئەکتیفای زاتی دەکەم مەشار و تۆ لەبەرەوەی ئەکتیفای زاتی ناکەی دەتەوێت بچی ئەوەش بزانی کە ئەوان هەیەە چەند باخیان هەیە چەند فلانیان هەیە ئەم چەندەی کە ئێمە ینی شوێنی دەکەین چەند تاوان ئەگەر پرسیارەکە چی بوو تۆ شوێن هیچ ناکەیت ڕناکەی بە شوێن هیچ شتێکە کە چی بوو بۆچی چونکە پرسیاری چی دەتباتە سەر شتێکی جێگیر کە ناجوڵێکە جوڵەی تیا ڕاکردنی تیانە شتێک نییە لە شوێنێک بێت تۆ بتەوێت دەسی خەیت پرسیاری چی ڕێک دەخاتەوە ناخۆت و دەتباتەوە سەر ئەو بنەمایانەی کە لە وجودی تۆ هەیە و لە بیرکردنەوەی تۆ وجودیان هەیە بە مانادی کارتەکەی کە دەتوانن تەفسیری ئەو شتانە ڕووداوێ بکەن کە لە حەوت تەبەقەی ئاسمان ڕوودەدا ینی لە شوێنێکی دوو ڕوودەدا
بەزامە چییە بنەماکەی لەکوێ لە عەقلی توایە و بە پێی ئەو بنەمایەش فعلەن ئەو ڕووداوە ڕوو دەدات. هەڵێ بەمەش گەیشتووە بەو خواستەی باسی ئەو کەسە دەکا کە پاشا دەکا کە ئەڵێ کاتی عەقڵم بە تەواوی ویستی خۆیەوە ئاراستەی هەموو ئەو ڕاستیانە دەکەم کە دۆزی و منەتەوە ئیتر بە شوێن دۆزینەوەی ڕاستی تردا ناگەڕێت. بەمەش گەیشتووە بەو خواستای کە پاشایەک لە وڵاتێکی دابڕاو لە وڵاتەکانی تر هەیەی و وا بیر دەکاتەوە لە دوای سنووری وڵاتەکەی خۆی هیچ شتێکی تر بوونی نییە جگە لە بیابانێکی بێ پیت و بێ فەڕ و کۆمەڵە شاخێکی سەخت کە بە کەڵکی نیشتەجێبوون نایە. یانی ئەڵێ من وەکو ئەم پاشایە کە مەملەکەتێکی هەیە لە دەرەوەی مەملەکەتەکەی خۆی تەماحی بە هیچ شتێک نییە چونکە ئەوەی کە لە ناو مەملەکەتەکەی خۆی هەیەی بەسیەتی ئەڵێ من وەکو ئەو پاشایەوە و عەقڵی من وەکو ئەو پاشایە وایە ئەوەی کە عەقڵم دەیزانێ هەر ئەوەندەم پێویستە. ئەوە بکە من پێشتر باسم کرد وتم ئەگەر پرسەکە پرسێکی عەقڵی بێ عەقڵ زانینت لەبارەی پرسەکەەوە دەداتی. یعنی تۆ بۆ زانین لە ڕاستیا دانامێنی بۆ هیچ کەسێک بەس بۆ زانیاری دادەمێنی و ئەوەی ئێمە بۆی دادەمێنین لە ڕاستیا چیە زانیاریە زانی نییە. زانی ئاسان وەکوتم ناگوازێتەوە تا ئێمە کەسێکی تری وەرگین و کەسێک قۆرخی کردبێ ئێمە پشتی پێ بەسی. دوای ئەوە ئپسپۆن دەڵێ گەر کەسێکی تری جگە لە تۆوا قسەی لەگەڵا بکردمایە وام دەزانی کەسێکە زۆر لە خۆبایی بووە یان ئەوەیە حەزی بۆ زیاتر زانین زۆر کەمە یعنی فزولیەتی کەمە گەر کەسێکی تر بواە تۆ نەبوویدایە. بەڵام ئەو کەنارگیریەی کە تۆ لەم شوێنە بەجێهێڕاوەدا بۆی دەگەڕیت ینی دیارە ئەماوەمان پێ دەڵێ کە ئیدۆ کەساتوە بە ئەو شوێنەی کە ئەوی تری لێیە ئەوە کەسەکەی تر بۆەوەی شوێنێک بۆ خۆی بدۆزێتەوە ینی لەوێ خەریکی بیرکردنەوەی خۆی بێ. ئەڵێ ئەوەش کەوای کردووە تۆ شارجێ بێڵیت و بچی ئەم کەنارە بگری ئەمە شتێکی ترم پێ دەڵێ ئەوە ئەنێ ئەو بانە لە لامدا دەبا کە تۆ وا نەبی کە باسی دەکەی دەڵێ من نامەوێ هیچ شتێک بزانم کە تۆ لە خۆت بایی نیت. ئەڵێ ئەوەی کەوا دەکات تۆ بیت شارجێ بێڵی و بیت لەم کەنارە دانیشیەوە دەگەێنێ کە تۆ لە خۆبایی نیت بۆیە ناتوانم بە تۆ بڵێم کەسێکی لە خۆبایی. هەڵێ لە لایەکی تریشەوە و کاتێک کە پێشتر لە گەشت و سەردانی زانایاندا بەسەرت بردووە و هەموو ئەوەی کە دۆزیوتەتەوە و ئاسانیە لە هەموو زانستێکا بدۆزێتەوە لەوە دڵنیام دەکاتەوە تۆش حەزت بۆ زانینێکی زیاتر هەیە. ینی تۆش حەزت بۆ زانینێکی زیاتر هەیە ینی تۆش وەکو من فزولیت. ئەمە لەکوێوە ئەمە دەڵێ لەوێوە کە ئەو وەکوتم زانیاری لە زانین جا ناکاتەوە ئیتر شوێن زانین کەوتوان شوێنی زانیاری کەوتووە. ئەی زانین پێویستت تۆ ئەوەی بە خەڵوەتێکی ئاوایە کەنارگرتنە لە ڕاستیا زانین شتێکە لە دایک دێت فعلەن وەکو هین وایە وەکو ئەو وایە مەریەم مەسیحەکە مەسیحێکی پێ نازانێت چی لێ بکا شتێکە دەوروبەرەکە قبولی ناکەوە دەبێت بچی لە کەنارێکا بۆ وەیە ئەمە بێتە دەبێت پێویستی بە جۆرێک لە خەڵوەتە لە دایکبوو نەزانین و شتێک لە عەقڵەوە پەیدا دەبێت لەبەرەوە نەپێویستت بە کەنارگیری هەیە لە ڕاستیا پێویستت بە هاتوو چۆ و گەشت وەم شانە نییە. بەڵام زانیاری وانە زانیاری تۆ بۆ ئەوەی هێنکەی دەبێت گەشتکەی بۆ ئەوەی زانیاری دەستکەوێەوە لەبارەی دنیاوە شت بزانی. ئەڵێ بۆیە من هیچ شتێک نابێت بڵێم جگە لەوەی کە بە کەسێکت بزانم کە گەیشتی بێت بە تەواوی خواستەکانی باوەڕشم وایە زانستەکەی تۆ لە زانستەکانی ئەوانی تر تەواو تر و کامەڵترە. ئەمەش وازەحە. ئیدۆ کەس دەڵێ سوپاست دەکەم لەسەرەوەی کە تۆ بیرکردنەوەیەکی تەواو باشت لەسەر من هەیە بەڵام من نامەوێت بەخشندەیەکەت بەکاربێنم بۆی بڕوا بەوە بکەیت کە دێڵێ. تەوانی تر مەوزوعەکە دیارە لە نێوان زانین و زانیاری هەیە. پێویست ناکە بەڵگەکاری بە گریمانەکان پێویست ناکات بەڵگەکاری بەو گریمانانە بکرێ ئەگەرچی ئەو گریمانانە لە بیر و باوەڕی گشتی خەڵکیشەوە تەواو دوور بن تەنها ئەو کاتە دەبێت ئەمە بکرێت کە مرۆڤ دەتوانێت بە سەلمانێکی کارێکی بیان سەرمێنێت. ئەمە تەبەن دەیوێت بە شتمان بڵێ ئەو زانیاریانەی کە تۆ هەتا هەمووی گریمانەیە ینی بە هەر جۆرێک زانیاریە کە نەقڵ دەبێ و تۆ وەری دەگریت بە نسبەتی تۆوە ئەم زانینە گریمانەیە.
هەم زانیاری گریمانێ یعنی هەموو زانیاریەک زانیاری ئەساسێکی نییە بۆ سەلماندنی دەکرێت بەبێ ئەساسەکەی وەرگیرێ کە بێبێ ئەساسەکەی وەرگیرا چییە دەبێ مامەڵە گریمانەی لەگەڵا بکرێت هەتا کەی هەتا ئەو کاتەی بنەماکە دێت تەفسیری ئەو شتت بۆ دەکات بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەوەی زانیاریە بەچی وەری دەگرین بە یەقین وەری دەگرین بۆچی چونکە دەڵێن لە سەرچاوەیەکەوە هاتووە سەرچاوەکە تەواوە بۆچی چونکە پێویستمان بەوە نییە پێویستمان بە بنەماکە نییە بیزانین ئەڵێن ئیشمان بە بنەماکە ئەوە بنەماکە لای ئەو ساغی کردوێتەوە لە جاتی ئێمە ئەو لە جاتی ئێمە هەموو شتێکی کردووە ئێمەش وەری دەگرین ئەم دەڵێ دیکات بەڵام بەبێ ئەتا ئەو کاتێک کە ئەمە نەسەلمێنرێ بە بنەماکە نابێ ئەو شتە وەرگرین ئەمە تاوانە دەگەڕێتەوە بۆ زانیاریانەی کە هەیەی دەبێ دەڵێ دەبێ ئەم زانیاریانم بخێنە دەرەوەی خۆمان تاوەکو هەڵیان واسین زانیاریەکانەوەی کە پێشتر باسم کرد هەر لەبەر ئەم هۆیەیە کاتان لێ دەکەم لەم وەرزە جوانەدا لێرە بمێنەوە بۆەوەی ئەوەی دەیزانم بە ڕوونێکی کەم بۆتان ڕوونکەمەوە چونکە من گوێری ئەوەم تایە خۆم ئامادە بکەم نەکتەنا بۆ ئەوەی کەدان بەوەدا بنێن کە من عقی خۆمە تەواو ڕازی بم ینی لەو وەزە ڕازی بم کە بە شوێن زانیاریارانەکەم بەڵکو بۆ ئەوەش ئێوە بەهۆی ئەو شتانەوە کە دواتر دەیانزانن تەواو لە خۆتان ڕازی بن یعنی ئەگەر ئەمارەوەنە نییە کە من دەتوانم باوەڕتان پێ بێنم بەوەی کە من ڕازیم بەم وەزعی خۆم و بە بەرمیلەکەی خۆم بەڵکو هەست دەکەم دەتوانم ئێوەش بگەێنم بەوەی کە وەک من ڕازی بن بە بەرمیلەکەی خۆتان ینی بەو ئیتر پێویستان بەوە نەگەڕاکەن بە شوێن زانیاریە پۆلێندەر ئیپسمۆن دەڵێ من با گەشتەکەت ڕەت ناکەمەوە زۆریش تا مەزرۆی ئەوەم پۆلێندەریش دەڵێ منی زۆر خۆشحاڵم بەوەی کە بەشداری لەو گفتوگۆیەدا بکەم هەرچەندە پێم وایە لەو ئاستەدا نەبم کە سوودی لێ ببینم ینی پۆلێندەر پێی وایە لەبەرەوەی کتێبەکانی نەخوێندوێتەوە ئیسفادە لە گفتوگۆکە ناکە نازانێ ئەوەی کە ڕەبتی بە بنەماوە هەیە پێویستی بە زانیاری نییە و لەبەرەوە دەکرێت ئەو باشتر دەرک بە بنەماکە بکە هاتاکێ هەتا ئیپسمۆن چونکە ئیپسمۆن لەناو دەرکەوتەکانە لەناو ئەوانەیە کە لە بنەماکە کەوتونەتەوە بەڵام ئەم ئیمکانی ئەوەی هەیە لەوە دەرچێت و بێت بنەماکە دەرک پێ بکە واتە لە دۆخی زانیاری دەرنەچین ئێمە ناتوانین بنەماکە دەرک پێ بکەین کاتێک ئێمە زانیاری لەلامان بوو بە زانینەوە هەرگیز ممکن نییە ئێمە بنەمای ئەوەی کە دەیزانین دەرکی پێ بکەین و ئەوەش کە دەیزانین جگە لە تەعاسوبێکە ئێمە بۆمان هەمانە بۆ ئەو شتە هەمانە و دەمانەوێت بەم تەعاسوبەوە ساقینەوە وایە هیچی تر نییە و جەنگەکان هەمووی لەسەر ئەمەڕوتن هەر یەکە شتێکی هەیە دەڵێ ئەم شتەی من ڕاستە و ئەمەی من لە سەرچاوەیەکی ڕاستەوە هاتووە و ئەو دەڵێ سەرچاوەکەی تۆ دەستکاری کراوە و دەڵێ سەرچاوەکەی تۆ ئاوا ئیتر شەڕە لەسەر ئەمە ئیتر کەس بیر لەوە ناکاتەوە ئەرێ ئەمەی وتاوە با فەحسی کەن بزانین وایە وانییە ڕاستە بنەمایەکی هەیە لە هەر کوێوە هاتووە بە هاتووە عەقڵمان لە عەقڵێکەوە هاتووە لە هەر شوێنێکەوە هاتبێ لە عەقڵ بەدەر نییە کە لە عەقڵ بەدەر نەبوو تەنها عەقڵ دەتوانێت ئەو بنەمایە دەرک پێ بکا کە ئەم شتەی لێوە هاتووە وە کەس بیر لەوە ناکاتەوە بێ فعلەن بزانێ ئەمە بنەمایەکی عەقڵی هەیەیانە هەر شەڕە لەسەر ئەوەی من لەوێوە هاتووە کەواتەوەی من وەکەوە وایە فلانە کەس لە شوێنێکی گەورەوە هاتووە کەواتە من شتێکی مهمم چووکە ئەو بۆ لای من هاتووە و من ئەوم بینیوە و ئەو نازانم چی و یعنی ئێمە کۆمەڵە لە زانینیشتا کۆمەڵێ شت هەیە کە ڕەبتی بە شتانێکی دەرەکی بێمەعناوە هەیە جێبەجێ دەکەین مادام ڕێی فلانە عالمە ئیتر فعلەن ئەمە بەهایەک وەردەگرین بەبێ ئەوەی بی لەوە بکەینەوە فەحسی بکەین و هەموو ڕەیەک هەموو قەولێک لە هەر شوێنەکەوە هاتبێت لە عەرزەوە هاتبێت لە ئاسمانەوە هاتبێت ئەگەر عەقڵ بنەماکەی لەناو عەقڵا نەبێ عەقڵ دەرکی پێ نەگا هیچ معنایەکی نییە بۆ مرۆڤ مادام وایە کەواتە هەر قەولێک هەیە هەر وتەیە گەر حوکمێک گەر شتێک کە وتراوە ئیلانە عەقڵ دەتوانێت فەحسی کا کە ئەو قەولە ڕاستە دروستە یا دروست نییە بەڵام کاتی عەقڵمان کرد خستن ئیجازەوە و ئیجازەمان بە عەقڵدا عەقڵمان لە خانەنشین کرد با بڵێین ئەو کاتەی تر پێویستمان بەوە نامێنێ کە ئەمەی کە بۆمان دێ و دەیزانین فەحسی بکەین و تەحقیقی لێ بکەین و ئەرێمە وایە وانییە بنەمایەکی ڕاستەقینە بۆ ئەم دەرکەوتەیە یانە لێرەوە ئێمە دەبینە کەسانێک کە تەنها جێبەجێ دەکەین زانیاری وەردەگرین و بە پێ و زانیاریانە خەڵک دەکوژین بە پێ و زانیاریان دنیا کاول دەکەین
قەتیش بی لەوە ناکەینەوەری ئەم زانیاریەی کە ئێمە جێبەجێ دەکەین بەپی ئەوە دەڕۆین بەڕێوە دنیای پێکاول دەکەین ئەرێ چییە؟ بنەمایەکی ڕاستەقینەیە؟ لەبەرەوە زۆرزانی بەم معنایە فعلەن ئەم دنیایە دروست دەکات ئەوەی کە ئەم شتانێکایە و عەقڵ لەناو ئەو گیانەدا ون دەبێت و عەقڵ پێویست نابێت کۆمەڵێک سەرچاوە هەیە کە بە ئیتیفاق کراوە بۆ نمونە ئێستا ئێمە لە مەجای زانستان ناسا شتێکی وت تەواوە ئیتر تەواویش نەبێت تەواوە چونکە ئیتیفاق کراوە لەسەر چی؟ لەسەرەوە ئەوە مەرجەعە ئیتر هەرچی یاد لەوێەوە چییە؟ ئەوە ئیتر حوکمە ئەوە ڕەتکردنەوەی نییە لە فڵانە سەرچاوەوە هات ئەوە ئیتر ئەلێرا عەقڵ چی دەکرێت؟ یعنی عەقڵ وەکیلی بۆ دروست دەبێت وە کۆمەڵێ وەکیلی بۆ دروست دەبێت لەم شوێنانەوە شەرعیەت دەدێت بە شتێک بە معنای زانستەوە و زانینەوە ڕاستیەوە و شەرعەتیش لە شتێک دەسێنرێتەوە کە ڕاست بێ یان ڕاست دەبێت ئەلێرەوە تەبان مادام دایمە دووڕێی و کۆمەڵە سەرچاوەی فرە سەرچاوە دروست دەبێت من لانێ لە بینی سەرچاوەکانە دروست دەبێت و دەڵێ من ڕاستم و ئەوش دەڵێ من ڕاستم ئەمە سەبەبەکەی چییە؟ ئەمە هەمووی دەکەوێتە ناو مۆزوعی زانیاریەوە بەڵام لە بنەماکە ئەم کێشانە لە ئارا نین و ئەمە گواستنەوەی زانستە بۆ لە مەیدانەکەی خۆی بۆ مەیدانێک کە هی خۆی نییە